ئێران ناوەندی مانگرتن و ناڕزایەتیەکان. ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لە مێژە بووەتە گۆڕەپانی نەبەردی نێوان کرێکاران و ڕژیم و خاوەنکاران و هەروەها مەیدانی ڕوبەڕووبوونەوەی ژنانی ئازادپۆش، دادخوازان، خوێندکاران و باقی بەشە پیشەیی و چین و توێژە ناڕزایەتیەکانی دیکە لە دژی ڕژیم. بۆ نمونە تەنیا لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا شاهدی بەڕێوەچوونی چەندین ئاکسیۆن و ویست و داخوازی کرێکاران و خانەنشینان و هەروەها کاردانەوەی کۆماری ئیسلامی بووین لە بەرامبەر ئەو ناڕزایەتیانەدا. هەر لەم هەفتەیەدا خەبات و ناڕزایەتی و کۆڕ و کۆبوونەوەی پەرستاران گەلێک بەرچاو بوو. شۆڕای هەماهەنگی ناڕزایەتی پەرستاران بۆ ڕۆژی پێنجشەممە هەفتەی خەزەڵوەر بە بۆنەی ڕۆژی پەرستار بانگەشەی بەڕێوەچوونی کۆبوونەوە و مانگرتنی ناڕزایەتی سەرتاسەری کردبوو. پەرستارانی شارە جۆراوجۆرەکان وەڵامی ئەرێنیان بەم بانگەوازە دایەوە. بە پێی ڕاپۆرتانە پەرستارانی ژن و پیاو لەو ڕۆژەدا لاورمێ، هەمەدان، یازد، ئەردەکان، جەهرۆم، فەسا، ڕامهۆرمۆز، بافق، مەیبەت، قۆم، ئەهواز، تەبەس و مەشهەد جگە لە بەشی فریاکەوتن و خزمەتگوزاریە پێویستیەکان سەرجەم بەشەکانی دیکەی نەخۆشخانەکانیان داخست. ئەوان وێڕای وتنەوەی دروشم و پێداگری لەسەر گەیشتن بە داواکاریەکانیان دژ بە کێشە و گرفتی لە ڕاددەبەدەری کارایی و دواکەوتنی حەقدەست و هەروەها سیاسەتی پشتیوانی نەکردنی حکوومەت لە ئێستافی دەرمانی ناڕزایەتیان دەربڕی. پەرستارانی ناڕازی خوازیاری گرتنەبەری ڕێوشۆنی خێرا بە مەبەستی باشترکردنی بارودۆخی بژێوی ژیانیان لە ڕێگەی هەموارکردنەوەی باجی پەرستاری، هەموارکردنەوەی ئاستی حەقدەستەکانیان لەسەر بنەمای ڕێژەی هەڵاوسان، بە تایبەتی مافی کارکردن، مافی نیشتەجێبوون، مافی هاتوچۆ، زیادکردنی حەقدەستی ساعاتەکانی ئیزافەکاری بە پێی ڕێژەی هەڵاوسان، جێبەجێکردنی یاسای ئیزافەکاری ئیختیاری بە بێگوشارخستنە سەر کارمەندان و دامەزراندنی هێزی کاری نوێ لەسەر بنەمای ئستانداردی جیهانی واتە ڕێژەی پەرستار بۆ هەر تەختێک بوون. پەرستاران لە دروشمەکانیاندا خوازیاری باشتربوونی بارودۆخی کار، ئاستی داهات و بژێوی ژیانیان بوون و هەروەها لە دژی بوونی گەندەڵی لە وەزارەتی تەندروستی و دامەزراوە تەندروستیەکانی وڵات ناڕزایەتیان دەربڕی. ئەوان هەروەها دژ بە سەرکوت و دەستگیرکردنی بەشێک لە هاوکارەکانیان لەوانە محەڕەم عەلی ڕەمەزانی نوێنەری یەکەمی پەرستارانی زەنجان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری ئازادی دەستبەجێی ناوبراو بوون. کرێکارانی فەرمی کەرتی پیشەسازی ئەرکانی سالز و پەیمانی بۆ ماوەی چەندین هەفتەی بەردەوام مانگرتن و کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. بە پێی راپۆرتەکانی شۆڕای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی فەرمی نەوت ئەرکانی سالس ڕۆژی 15 خەزەڵوەر 14مین هەفتەی سێشەممە ناڕزایەتیەکانی کرێکارانی ئەرکان سالس و پشتیوانی شرکەتە پەیمانکاریەکان بە مەبەستی بەدواداچوون بۆ ویست و داواکاریەکانیان هەروەها لە دژی بەڵێنیە درۆینەکانی خاوەنکاران بەڕێوەچوو. بە گوێرەی راپۆرتەکان سەرەڕای هەڕەشەکانی حراسەت و بەڕێوەبەرانی ناوەندەکانی کار ئەم کۆبوونەوانە لە پاڵاوگەکانی سێهەم، پێنجەم، حەوتەم، هەشتەم، نۆهەم و دەهەم و دوانزدەهەمی کۆمەڵگای پاڵاوگای گازی پارسی باشوور لە دژی حەقدەستی نائەداڵانە و درۆ و دەلەسەی بەڕێوەبەرانی ئەو ناوەندانە بەڕێوەچوون. داواکاریە سەرەکیەکانی هاوکارانی ئەرکان سالس بریتین لە مافی ڕێکخراوبوون، مافی کۆبوونەوە و ناڕزایەتی دەربڕین، نەهێشتنی یەکجاری شرکەتە پەیمانکاریەکان، گەڕانەوەی دەستبەجێی بێشەرت و مەرجی سەرجەم کرێکارانی لەسەر کار دەرکراوە و هەروەها کۆتایی هێنان بە هەڵسوکەوتی ئەمنیەتی لەگەڵ کرێکارانی ناڕازی، جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی پێشوو، بە تایبەتی پرسی مەرەخەسی بە حەقدەستەوە و پێدانی هەزینەی کەمپ، هەزینەی بڕینی ئەو ئیمکاناتە خۆشبژێویانەی کە بە شێوەیەکی تاکلایەنە لەلایەن بەشێک لە بەرپرسانی کۆمەڵگەی گازەوە گۆڕانکاریان بەسەرداهاتووە، جێبەجێکردنی دروستی تەرحی تەبەقەبەندی کار و سیستمی حەقدەستی دادپەروەرانە و هاوتایی کرێکارانی فەرمی و گرێبەست بە پێی ڕێکەوتنەکانی پێشوو لەگەڵ وەزارەتی نەوت، جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی پیشە بۆ ئەو شۆفێرانەی کە خاوەنی ئۆتۆمۆبیلە کرێگرتەکان نین، ڕێخستنی هاتوچۆ و ڕەخساندنی ئەمنیەتی پیشەیی بۆ ئەوان و هەروەها جێبەجێکردنی بێجیاوازی 14 ڕۆژ کارکردن و 14 ڕۆژ پشوو بۆ کرێکارانی بەشی کارگەڕی و پشتیوانی.
جگەلە کرێکارانی لەسەر کار کۆبوونەوەی ناڕەزایەتی خانەنشینانی کەرتە جیاوازەکانیش هەموو هەفتەیەک لە شارە جۆرە و جۆرەکان بەڕێوە چووە. ئەوان بەرامبەر بە جێبەجێ نەکردنی تەرحی یەکسانیکردنی حەقدەست و یارمەتیەکان، پەرەسەندنی کێشە ئابوووریەکان، نەبوونی پاڵپشتی بیمەی دەرمانی و بێبەشبوون لە پێداویستیە سەرەتاییەکانی ژیان ناڕازین. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەو کۆبوونەوە مەدەنی و سیاسیانە بەردەوام بوون. داواکاری سەرەکی خانەنشینان لەو کۆبوونەوانەدا بریتی بوون لە ئازادی تێکۆشەرانی سیاسی و کرێکاری، واتە شەریفە محەممەدی، وریشە مورادی، نەسیم سیمیاری و پەخشان عەزیزی. هەروەها لە دژی نایەکسانی یاسایی ژنان و پیاوان، گرانی، هەژاری و گەندەڵی، هەڵاوسان و بارودۆخی دژواری ژیانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەردەوامی هەماهەنگ و هاوکاتی کرێکارانی فەرمینەوت، ئەرکانی سالس، پەیمانی، بەشە جۆراوجۆرەکانی پەرستاری لە شارە جیاوازەکان و هەروەها خانەنشینانی کشوەری و فەرهەنگی و دەستەبەری کۆمەڵایەتی نیشانەی ئاستێکی بەرچاوە لە پەیوەندی و ڕێکخراوبوون. لە هەمان کادا داواکاری مافی ڕێکخراوبوون، هەڵوەشاندنەوەی سزای قورسی زیندان، ئازادی زیندانیانی سیاسی و ناڕەزایەتی لە دژی گەندەڵی، ئاراستەی ناڕەزایەتیە مەدەنیەکان بەرەو بە سیاسی بوونی داواکاریەکانیان نیشان دەدات. هەڵسوڕاوانی ئەو بوارانە دەزانن کە ویست و داواکاریەکانیان تەنیا بە بەهێزکردنی ئەو خەبات و ناڕەزایەتیانە لە ڕێگەی بەهێزکردنی ڕێکخراوەکانەوە دەستەبەر دەبێت.